دەی شوباتی ساڵی 1999 زۆرێک لە هونەرمەندە ناودارەکانی تورکیا لە هۆڵێکدا کۆبوونەتەوە. ئەحمەد کایا هاتووە خەڵاتی باشترین هونەرمەندی ساڵ لە تورکیا وەربگرێت. دوای وەرگرتنی خەڵاتەکە کایا قسەی کرد. Teşekkür ederim. Ben bu ödülü yalnızca kendi adıma değil, ئەو گوتی خەڵاتەکە پێشکەشی دایکانی شەمە و کۆمەڵی کورد دەکەم و من کوردم. لە ئەلبومە تازەکەم گۆرانیەکی کوردی تێدایە و دەمەوێت گۆرانی بە کوردی بڵێم. کلیپێکیشی بۆ ئامادە دەکەم. ئیدی ئەمە بوو بە سەرەتایەک بۆ دوورکەوتنەوەی لە تورکیا. ئەحمەد کایا لە 28 تشرینی یەکەمی ساڵی 1957 لە مەلاتیای باکووری کوردستان لەدایک بووە. باوکی کوردە و دایکی تورک بووە. لە تەمەنی 6 ساڵیەوە ئەو کاتەی باوکی سازێکی بۆ دەکرێت کایا خەریکی مۆسیقا بووە. کایا لە ساڵی 1985 یەکەم ئەلبومی خۆی بە ناوی مەگری کۆرپەکەم بڵاو کردەوە. لەبەر ئەوەی بەرهەمەکانی ناو ئەو ئەلبومە شۆڕژێرانە بوون، هیچ دەستگایەکی هونەری ئامادە نەبوو ئەلبومەکە بڵاو بکاتەوە. ئەحمەد کایا خاوەنی 17 ئەلبومی گۆرانیە کە هەندێک لە ئەلبومەکانی دوای مردنی لەلایەن هاوسەرەکەی بڵاو کرانەوە. ئەحمەد کایا ساڵی 1985 هاوسەرگیری لەگەڵ گوڵتەن کایا کردو، خاوەنی دوو کچە. دوای ئەم هاوسەرگیریە ئاشنایەتی لەگەڵ یوسف خەیاڵ ئۆغڵووی برای گوڵتەن دروست دەکات و بەشێکی زۆر لە گۆرانیەکانی هۆندراوەی ئەون. Artık seninle duramam. Bu akşam çıkar giderim. لە 30 نیسانی ساڵی 1999 ئەحمەد کایا بە تۆمەتی خیانەتی نیشتیمانی دادگای کرا. زۆرێک لە ڕۆژنامە و تەلەڤیزیۆن و هونەرمەندە توندڕەوەکانی تورکیا داوای لە سێدارەدانیان بۆ دەکرد. دوای 2 ڕۆژ لە وەرگرتنی خەڵاتەکە ڕۆژنامەی حورریەت تۆمەتێکی خستە پاڵکایە کە گوایە لە کۆنسرتێکدا لە ئەڵمانیا پارەی بۆ پەکەکە کۆ کردوتەوە. هەرچەندە کایا هەموو تۆمەتەکانی ڕەت کردەوە و لەو ماوەیە چوە ئەوروپا، بەڵام دادگای ئاسایشی نیشتیمانی تورکیا لە دوا دانیشتندا سزای 10 ساڵ زیندانی بۆ دەرکرد. دوای ئەوەی لە 26 ئەیلولی 1999 ڕەجەب تەیب ئەردۆغان لەسەر شیعرێک دەماک زیندانی دەکرێت، کایا گۆرانی ئاوازی شەبەق دەڵێت و دەڵێ ئەمە بۆ هەموو ئەوانەی لە زیندان و دەچنە زیندان. بۆی ئەردۆغانیش دوای هاتنە سەر حکم بە فەرمی دوای مەرجی ڕێزی لە کایا گرت. لە کاتی ڕووداوەکانی پارچی گێزی ئستەمبۆڵیشدا دەستەواژەی هەمووتان لەوێ بوون بڵاو بووە. کاتێ ئەردۆغان باسی ئەو هونەرمەندانەی دەکرد کە دەیانوت ئەو شەوەی کایا خەڵات کرا لەوێ نەبوو. Hani benim sevincim nerede? Bilyelerim topacım. جگە لە ناوخۆی تورکیا و کوردستان ئەحمەد کایا هونەرمەندێکی جیهانی بووە. کاتێ گۆرانی بێژ ئەدێڵ گۆرانی ملیۆنێک ساڵ لەمەو پێشی بڵاو کردەوە، لە میدیاکانی بەریتانیا ئەو بڵاو کرایەوە کە دەکرێ ئەدێڵ ئاوازی تێک ئاڵان بە ئازاری کایای بەکارهێناب. لە 16 تشرینی دووەمی ساڵی 2000 کاتێ بۆ سازکردنی کۆنسرت لە پاریس بوو، ئەحمەد کایا لە شوێنی حەوانەوەی خۆی کۆچی دوایی کرد. لە گۆڕستانی ناودارانی پاریس پیرلاشیز بە خاک سپێردراوە. گوڵتەنی خێزانی گوتوویەتی تا لە رادیۆ و تەلەڤیزیۆنی تورکیا بە کوردی گۆرانی نەگوترێ ئەمەوێ گۆڕی کایا لە پاریس بێت. لەسەر چێڵی گۆڕەکەی کایا لە پاریس نووسراوە، لەلایەن کچەکەی مەلیس و ژنەکەی گوڵتەنەوە دروست کراوە و بەو وزە و شەڕەفەی بۆی بەجێهێشتین. Sensiz geçmiyor bu günler, biliyorum usul.